وەکو هاونیشتیمانیەک لە دەستدانی ساڵح موسلیم تا چەندێک خەسارەتە بۆ گەلی کورد و چ پەیامێکتانەیە؟ بەدە خۆشارێکی زۆرگە سەرکردێکی مەزن تێکۆشەریک و خۆلی خۆش و ساڵام مسلمان لە دەستدا لەم بەرودۆخە کە بەڕاستی زۆرمان پێویست بوو بیریمان خەبات و ئازایەتی تێکۆشەری ئەو لە شەڕی کوبانی و گەو کاتا بەداخۆگا کوڕە بەڕێزەکەی شەهید دەبێت ئەو ئامادەنیە بچێتەوە بۆ پرسەکەی لەبەر خاتەوەی گاڵی گەلی کورد لەم بەرودۆخە پێویستی بمنە. ئەمڕۆ بەڕاستی هەز بۆ شایەکی زۆر گەورەکەین وەکو گەلی کورد گا سەرکردێکی ئاوا جوامیر و ئازەمە لە دەستاوە. باز لەواکرێ پێویستی بۆ کە گورچیلی کەسێکی کەی بۆ بێنم بەڵام قبولی نەکرد و توێتی من نامەوێت کەسێکی دیکە ئازار بچێژێت تا چەنە گرنگەکە ئەم ڕۆحێتە لە سەرکردەکانی کووردا هەبن. بەڵێ ڕاستیژەوە قسە چەند ساعتی پێش ئێستا بیستم زۆرم پێ ناخۆش بوو گەوەڕاستی کە قبولی نەکردەوە شخصی خۆم بەڵام ئەوە مرۆڤ دۆستایەتی ئەو سەرکردە بەڕێزەیە ڕێگای بەخۆی نەداواگە کەسێک بەشێک لە جەسەی ژیانی خۆی پێ ببەخشێەوە خاڵێکتری شەزان هەموو سەرەت و سامانەکانی خۆی لەوە سەتامەکە بەخشیوە بە مناڵی شەهید و باڕێکراوە ئازاد سەرەت و سامانەکەی بەخشیوە بە منداڵانی شەهید. بەڵێ هەموو سەر و سامانەکەی بەخشیوە بە ڕۆژئاوا بەتایبەتی ئەو ڕێکخراوە برۆیانی کە تایبەت ئیشەکان بۆ خێزان شەهیدەکان. دەستە خۆش بێ زۆر سوپاس ئوستاد گیان.